سیدارتا گاوتاما بودا. گەر پێش بوودا بڕوای خەڵک وا بوو بێت کە سەرچاوەی ناڕەحەتیەکان پەیوەست بێ بەکەمی دەرفەت بۆ ژیانی خۆش، ئەوە لای بوودا پێچەوانەیە و سەرچاوەی ئازار زیادەڕەویکردنە لە هەوڵدانی زۆر بۆ خۆشگوزەرانی هەمیشەیی و بەردەوام. بوودا لای وایە باشی تەواوەتی لە ناو خراپیدا بەرهەم دێت. گەشتی درێژ ڕۆیشتن نییە بۆ شوێنێکی دوور، بەڵکو سەفەرە بەرەو هەرێمەکانی ناخی خۆت. تێگەیشتن لێرەوە دێت تا نەخۆش نەبیت نازانی تەندروستی چییە، تا هەژار نەبی نازانی دەوڵەمەندی چییە، تا بێکار نەبیت نازانی کار چییە، تا ماندوو نەبیت نازانی پشوو چییە. لێرەوە بوودا پێمان دەڵێت سەرچاوی خۆشگوزەرانی لە هەناوی ئازارەوە دێت. خۆشگوزەرانی شوێنکەوتەی ئازارە، هەموو ئازارێک لە ڕێگەی ئەو فەلسەفەیەوە کۆتایی دێت. بوودا مرۆڤە ڕۆشنەکە لە وڵاتی نیپاڵی ئێستا و نزیک شاخی هیمالایە، سیدارتا گاوتاما بوودا ساڵی 563 پێش زاین لەدایک بوو. پێشبینیکەرانی ئەو کات وا لێکیاندایەوە داهاتووی بوودا ڕۆشنە، یان دەگاتە سەڵتەنەتی وڵات یان دەچێتە بێگەیەکی باڵا لە ناو خەڵکدا. باوکی بوودا لە کۆشکەکەیدا ژیانێکی دوور لە ئازار بۆ بوودا دابین دەکات و تەواوی ئەو خۆشیانەی کە هەبوون لەو کاتەدا لە ناو کۆشکدا بۆی فراهەم کرد تا ڕۆژێک بوودا لەگەڵ خزمەتکاری کۆشەکەی بەدزیەوە دەچێتە دەرەوەی کۆشک. بوودا دەبینێت ئەو وێنانەی لا دەرەوەی کۆشدا بوونیان هەیە زۆر جیاوازە لەو شێوە ژیانەی ناو کۆشک. لە دەستپێکدا پیرێک دەبینێ و لە خزمەتکارەکەی دەپرسێ ئەوە بوو ئاوایە. خزمەتکارەکە وەڵامی دەداتەوە کە مرۆڤ دوای تێپەڕینی ساڵانی گەنجی بەرەو پیری دەڕوات. دواتر بوودا کەسێکی نابینایی نەخۆش دەبینێت و ئەو دیمەنە دەیهەژێنێت. دواتر چاوی دەکەوێت بە کۆمەڵی خەڵک تەرمێکیان خستۆتە سەرشان. بوودا دەپرسێت ئەو دیمەنە چییە؟ خزمەتکارەکەی دەڵێت ئەوە تەرمی کەسێکە و لە ژیاندا نەماوە. بوودا دەکەوێتە بیرکردنەوەیەکی قوڵ. دواتر چاوی بە کەسێک دەکەوێ و پێی دەڵێت ئەوە چارەنووسی هەمومانە. ئەم قسەیە دەبێتە هۆکاری ئەوەی ئۆقرەی و دڵنیایی لە بوودا تێک بدات. بۆیە بوودا دەگەڕێتەوە بۆ ناو کۆشک. دواتر بوودا بە یەکجاری کۆشک جێدەهێڵێت. بوودا پێچەوانەی کۆشک لە دەرەوە ژیانێکی پێچەوانە هەڵدەبژێرێت، بە تەواوی دەستبەرداری خۆشیەکان دەبێت. بەڵام دوای ماوەیە کەس دەکات نە ئەو دۆخەی ناو کۆشک لەو پەڕی خۆشی و خۆبێ ئاگاکردن، نە ئەو دۆخەی دەرەوەی کۆشکیش دەتوانێت خۆشبەختی و ئارامی بەدەست بهێنێت. بیر دەکاتەوە و بە دوای ڕێگای سێهەمدا دەگەڕێت، ئەویش نە ئەو پەڕی ڕەفاهیەت و نەهەژاری تەواوەتی، بەڵکو مرۆڤ پێویستی بە ناوەندێتی هەیە. بەو ڕێگایە دەڵێت ڕێگای ناوەندێتی. بەشێک لە دونیابینی بوودا. بوودا بڕوای وایە ئەگەر خۆشیەکان ڕێگەی خۆیان نەگرنەبەر، ئەوە لە ڕێڕەوی خۆی لا دەدات و سەردەکێشێ بۆ ئازار تا مرۆڤ لە ئازار تێنەگات و نەیچێژێت درکی خۆشبەختی ناکات. بە بڕوای بوودا لێبوردەیی لە لاوازیەوە نایەت. ئەوانەی دەگەنە قۆناغی ڕۆشنایی زۆر زیاتر و باشتر و لێزانانەتر دەتوانن وەڵامی نایارەکانیان بدەنەوە. بۆ مرۆڤ پێویستە لە هەڵچوون خۆی بپارێزێت، چونکە لە هەڵچوون هەموو شتەکان تێکەڵاوی یەکتر دەبن. مرۆڤ پێویستە چەشنی ئالەتی میوزیکی شکاو بێت، چونکە ئالەتی شکاو تا لێی بدرێت هیچ دەنگ ناکات و ئارام بۆتەوە. ئەو تا ئەو کاتەی ویستی دەنگی هات لەو قۆناغەدا پێویستی بە ئارامیە. مرۆڤیش بەو جۆرە دەبێت بە پێداکێشانیش هاوار نەکات و کۆنتڕۆڵی تەواوەتی خۆی بکات، چونکە مرۆڤ هەمیشە براوەیە، تەنها ئەو کاتە نەبێت کە بەرامبەر هێزی ئەوەی هەیە ڕقی تیادا بچێنێت. هەر لەو کاتەی مرۆڤ ڕق لە ناخیدا چێنرا دەدۆڕێت. با بڕوای بوودا هیچ ڕێگایەک نییە بەرەو بەختەوەری، بەڵکو بەختەوەری خۆی ڕێگاکەیە. پێویستە مرۆڤ تێبگات ژیان بەرامبەرە، هەر چیەک بکەی بەرامبەرت ئەنجام دەدرێت. هەر کەسێک ئازار بدەیت تۆ لە بەرامبەردا ئازار دەچێژیت. هەر کەسێک تۆمەتێک بداتە پاڵ کەسێک، ئەوە لە کاتێکی تردا تۆمەتی خراپتری لێ دەدرێت. بوودا لێرەوە پێمان دەڵێت تاکە ڕێگەی بەختەوەری مرۆڤ زاڵبوونە بەسەر چاوچنۆکی و تەماح. بوودا چەند ڕاستیەک دەستنیشان دەکات. لەوانە یەکەم، مرۆڤ بەردەوام خەمی هەیە، کەس بەوە ڕازی نییە کە هەیەتی. دووەم، سەرچاوەی ئازاری مرۆڤ حەزەکانیەتی. سێەم، تاکە ڕێگەی کۆتایی هێنان گۆڕینی دنیا نییە، بەڵکو ئەوە لە سنووری مرۆڤ بەدەرە. ئەوەی دەبێت بکرێت گۆڕینی تێڕوانینی مرۆڤە و کۆنتڕۆڵکردنی خۆتە لە ڕێگەی بیرکردنەوەکانەوە. بۆیە پێویستە مرۆڤ نەزانین بگۆڕێت بە دانایی و حکمت، تووڕەبوون بگۆڕێت بە هاوسۆزی و هەماهەنگی،
چاوچنۆکی بگۆڕێ بۆ هاوکاریکردن و دەستبارگرتن. بەشێکی گەورەی ئەو ڕێبازان لە ڕێگەی یۆگاوە چالاکی فکری و دەرونی و تەندروستی ئەنجام دەدا. یۆگا لە ئێستادا ڕێگەیەکە کە مەبەست لێی کۆنتڕۆڵکردنی زەینە و گونجاوە لەگەڵ توانای گشت کەسێک. ئەو ڕێگایە بەکاردەهێنرێت بۆ هەماهەنگی و هاو ئاهەنگی تەواو لە نێوان دڵ و جەستە و هۆش و ڕۆح. لە کۆتاییدا ئەو هەماهەنگی و پەیوەندیە دەبێتە ڕێگایەک بۆ ڕۆشنبوونەوەی تەواوەتی کە پێی دەوترێ نێرڤانا. یۆگا ئۆقرەگرتنی ئاگاییە لە ناو خۆیدا.